سڵاو بۆ تۆ بۆ بینەرانی کەناڵی نارتی دیارە هۆکاری سەرەکی ئەو جۆرە تەعاملەیە کە ڕابردوو هەم لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغا هەبووە پێم وایە ئەو هەڵسو کەوتەی ڕابردووی بە تایبەتی حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی بەغا وای کردووە ئێستا زیاتر ئەوەی کە ونە ڕێگرە لە بەدەم ڕێککەوتن متمانە نەبوونی متمانەیە لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەند و ئەو ڕێککەوتانەی کە لە ڕابردوودا دەکرا هەچ حکوومەتی هەرێم پابەن نابوو پێوە و لە هەندێک برگەشی حکوومەتی ناوەندش پابەن نابوو پێوە و بارودۆخی سیاسی ئێستای چ هەرێم چ حکوومەتی ناوەندش ئەمانە هەموو هۆکارن بۆ ئەوەی گەیشتن بە ڕێککەوتن قورس بکات لەبەرەوەی ئێستا دەبینین حکوومەتی هەرێم بۆ خۆی یاخۆ هەرێمی کوردستان بۆ خۆی لە بارودۆخێکی ئابووری قورسە لە بارودۆخێکی سیاسی قورسە بە تایبەتی لە دوای پرۆسی ڕیفراندۆم و 16 ئۆکتۆبرەوە و ئێستا بۆ خۆی حکوومەتی عێراقش بارودۆخێکی ئابووری قورسی هەیە و هەڵبژاردن لە ڕێگایە زۆرینەی لایەنە سیاسی شیعەکان هەوڵی ئەوە ئەدەن شەقامی شیعی نەدۆڕێنن شەقامی شیعی ئامادەنین بە بۆچوونی ئەوان بکەنە قوربانی هەرێمی کوردستان یان بەرژەوەندی حیزبە سیاسیەکانی هەرێمی کوردستان ئەمانە سەرجەمیان هەموو ڕێکارن بۆ ئەوەی گەیشتن بە ڕێککەوتن بکاتە کارێکی قرس لەم کۆناغا. باشە کاک محەممەد بەڵام تا ئێستا چەند ڕۆژێکی کەمی ماوە بۆ دەنگدان بە پرۆژه یاسای بووجە بەڵام تا ئێستا هیچ شاندێکی هەرێم نەگەڕاوەتەوە بەغدا پێ دوایە هۆکار چیەکەوان ئەمە بێخەمیە یاخود ئەمە پەیوەندی بە نرخینەوتەوە هەیە خۆیان باز دەکەن ئەڵێن هەر کاتێ نرخینەوتیش بەرز دەبێتەوە هەرێم بێلایەن دەبێت یاخود پاشەکشە دەکات لەوەی بێمنەت دەبێت پاشەکشش دەکات لەوەی جارێکی تر شاندی بچێتەوە بەغدا. خب بەشێک لەوەی کەوا متمانە نەماوە ئەوە بۆ کە لە ڕابردوودا ئەو ڕێککەوتانێک کە کراون چ لەگە عادل عەبدولمەهدی بوو چ لەگە حەیدەر عەبادیا بوو هیچی وەکو خۆی جێبەجێ نەکرا بۆیە کە دەڵێم ئێستا حکوومەتی ناوەند متمانەی تەواوی بە حکوومەتی هەرێم نییە لەوەی کەوا ئەگەر بێت و ئێساش ڕێککەوتن کا سعری نەوت لەوە زیاتر بەرزەوە بێ پابەند بێ بەو ڕێککەوتنە بەڵێ یەکێ لە ئەگەرەکان ئەوەی کە دەیبینی کاتێک کە حکوومەتی هەرێمش باز لەوە دەکا بەداهاتە ناوخۆیەکان و ئەوەی کەوا لە سامانە سروشتەکانیش دەستی دەکەوێت بڕیار دەدا ئیتر 30 ڕۆژجارێ موچە بەدا من پێم وایە ئەوەش بۆ خۆی ئاماژەیە کە ئەگەر سعری نەوت بەرزەوە بێ دووبارە حکوومەتی هەرێم وا بیر بکاتەوە یا بۆچوونی وا بێ کە پێی وایە دیسانەوە بە بەرزبوونەوەی سعری نەوت پێویستی بەو پارەیە نابێت کە لە بەغاوە بۆی بێ بۆیە من پێم وایە ئەمانەش هەموو لە ڕابردوودا ڕوویداوە بۆیە ئێستا بەغدا بە گومانەوە دەڕوانێتە هەڵوێستەکانی حکوومەتی هەرێم و حکوومەتی هەرێمش هەنگاوەکانی هەست دەکەی هەندێک کات بۆ ئاکارەیەکە بۆ ئاراستەیەکە ئەگەر سعری نەوت بەرزەوە بێ دەکرێت بۆ خۆیان بتوانن موچە ئەگەر لەم ڕێژەی ئێستاش کەمترە بتوانن دابینیکەن یا بۆ خۆیان هەندێک پرسی نەوت هەیە ڕەنگە حکوومەت لە هەندێک پرسی نەوت تا بتوانێت پاشەکشە بکە تەنازل بکە بەرامبەر بە حکوومەتی ناوەند بەڵام هەندێک پرسی سەرەکی هەیە ڕەنگە بڕیارشی لە دەست حکوومەتی هەرێم نەما بێت چارەنووسی هەندێک بڕگەی تایبەتی نەوت ڕەنگە لە دەستی حکوومەتی هەرێمش نەما بێت چوبێتە دەست هەندێک دەوڵەتی ئیقلیمەوە بۆیە حکوومەتی هەرێم لەو بڕگە چارەنووس سازانە کە شەریکی هەیە لە بڕیارەکەی پێم وایە ناتوانێت بڕیار بدا بۆیە لەو بڕگانەی کە حکوومەتی هەرێم دەتوانێت خۆی خاوەن بڕیار بێ دەتوانێت تەنازل بکە و چارەسەری بکات لەگە حکوومەتی ناوەند بەڵام لەوەی کە شەریکی دەرەوەی هەیە بۆی قورسە بۆیە ئەمە وای کردو تا ئێستا حکوومەتی هەرێم نەتوانێت بەدیدێکی ڕوون یاخود بە بڕیارێکی ڕوونەوە بگەڕێتەوە بەغا. باشە هەر کاک محەممەد لەوەی کە دەڵی شەریکی دەرەوەی هەیە مەڕامە کێشە بۆ پرسیارێکە سەبارەت بەوەی کە لە ئێستادا وەک باس دەکرێت دەڵێن حکوومەتی ناوەند فشارەکانی تون کردوێتەوە بۆ سەر حکوومەتی هەرێم بە تایبەت لایەنە شیعەکان کە ئەمە دەستی ئێرانی تابێت کە دەیەوێت ئەم ڕێککەوتنی لە نێوان هەرێم و حکوومەتی ناوەندایان نەکرێت. دیارە بۆ خۆی ئێستا پرسی نەوتی هەرێمی کوردستان کاتێکە لە بڕیاری نەوتی هەرێمی کوردستان لە بۆ ڕێنەوتەکەی حکوومەتی هەرێم شەریکی هەبێ لە بە بازارکردن و فرۆشتنی وڵات هەبێ شەریکی بە و دەستی هەبێ دیارە ئەمە ئەبێتە بەشێ لە بەرژەوەندی ئیقلیمی ئێرانش وەکو وڵاتێکی ئیقلیمی و کاریگەر لە نەساحەی عێراقا حتمما بڕیاری دەبێ حتمما هەوڵ دەدا کاریگەری خۆی هەبێ لەسەر پرۆسەی نەوتی هەرێم کاریگەری خۆی هەبێ لەسەر پرۆسەی بڕیاری سیاسی هەرێم و دیارە ئێرانش هەوڵ دەدا ڕۆڵی رووسیا کە ئێستا شەریکی بۆ ڕیگواستنەوەیە ڕۆڵی تورکیا کە ئێستا شەریکی بڕیاری نەوتە لە هەرێمی کوردستان ڕۆڵیان کەم کاتەوە ڕۆڵ ببینێ بۆیە من پێم وایە ئێرانەکان ڕەنگە زیاتر بۆ ئاراستەیە فشار بکەن کە ڕێککەوتنەکە بە شێوەیە بێ تەواو ڕۆڵی زیاتر بداتە حکوومەتی ناوەند و ڕۆڵی وڵاتە ئیقلیمیەکان بە تایبەتی تورکیا کەم کاتەوە لە پرۆسەی نەوتی هەرێمە بۆیە من پێم وایە فشارەکانی ئێرانش ڕەنگە بۆ ئاراستەیە نەبێت تەواو نەگەنە ڕێککەوتن بەڵام بەو ئاراستەیە بێ حکوومەتی ناوەند دەسەڵاتی
زۆری هەبێ لە نەوتی هەرێمدا و تورکیا یاخۆد رووسیاش کەمترین ڕۆڵیان هەبێ لەو نەوتەیە. زۆر باشە کاک محەممەد هەنێک کات خۆیان باز لەوە دەکەن کە دەڵێن ئێمە کێشەمان لەگەڵ حکوومەتی ناوەن تەنها موچەنیە پێ دوایە چ کێشێکی تر لە پشت ئەمەوە هەبێت کە تا ئێستا نەگەیشتونەتە ڕێکەوتنێکی کۆتایی. خۆی کەوان باز موچە دەکەن ئێمە کێشەی سیاسیمان هەبووە لەگەڵ حکوومەتی ناوەندا پرۆسی سیاسی بە گشتی کێشەی گەورەی تێ بەڵام ئەوەی کە ئێستا حکوومەتی هەرێم باز دەکات ئێمە کێشەمان بەس موچەنیە ئەم کێشانە کەڵەکە بوون بەڵام ئێستا کاتێکە حکوومەتی هەرێم بۆ خۆی دەچێت لە بەغا داوای سەرەکی ئەم وەفدانەی کەوا ئەوە نەک دەیانجارە بڵین سەدان جارە هاتووی بەغا دەکەن گفتوگۆی دوور و درێژ دەکەن ئەوان خۆیان دەڵێن ئێمە چوینە بۆ چارەسەرکردنی شایستە دارایەکانمان کەواتێک من پێم وایە کاتێک کە دەڵێن ئێستا ئێمە کێشەمان موچەنیە ئەوان کە زۆر سەیرەکە دەچن لە بەغا تەنها باسی موچە دەکەن هیچ پرسیچیگەیان باز نەکردووە لەگەڵ بەغایە تەنها باسی موچەیان کرد بۆیە من پێم وایە کاتێک کە دەڵێن ئێمە تەنها کێشەی موچەمان نییە دەیانەوێت قەیرانە ڕاستەقینەکەی خۆیان بشارنە ئەوشکە فەشەری ئیدارەدانی پرۆسەی نەوتە لە هەرێمی کوردستان و بێتوانایی حکوومەتی هەرێم لە دابینکردنی شایستەدارەکانی خەڵکی هەرێم و بۆیە پەنای بردووە بۆ بەغا بۆیە کاتێک کە دەڵێ ئێمە کێشەمان تەنها موچەنیە بەڵام لە ڕاستیدا ئەوان تا ئێستا کە دەچن لەگەڵ بەغا بەس باسی موچەیان کردو. باشە کاک محەممەد کەواتەوە پێ دوایە لە ئێستادا کێشەکانی کورد نەکراوە بە یەک پاکێج بۆ نمونە ناوچەی کێشە لە سەرەکان گەڕانەوەی پێشمەرگە کێشەی کەرکووک ئەگەر ئەمە کرا بە یەک پاکێج پێ دوایە لێرەدا کێشەکان کۆتایی دەهات و ئەم ڕێکەوتنە بێ کێشە کۆتایی دەهات. ئەگەر بێت و ئێمە ئێستا حکوومەتی هەرێم بە سەرجەم ئەو حیزبە سیاسانی کە تێین بە تایبەتی سەرۆکایەتی هەرێم سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەبینین پرسی سەرەکییان بۆتە بودجە و دابینکردنی موچەی فەرمانبەران کاتێک کە ببینین حکوومەتی هەرێم لەمەیە شکست دێنێ ناتوانێت ئەم پرسە لەگەڵ حکوومەتی ناوەند یەکلا کاتەوە بەو شێوەیە کە بتوانێت شایستەدارایەکان بۆ خەڵکی هەرێم دابینکە حتمما ئەم حکوومەتە و ئەم زۆرە بیرکردنەوە ئەم زۆرە دەسەڵاتە ناتوانێت هەرچی کێشەکانی کورد هەیە بە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم کە کێشەی خەڵک و خاکە بە کۆی پرۆسی سیایی بکاتە پاکێجێ بۆی چارەسەریکا لەگەڵ حکوومەتی خا بۆیە حکوومەتی هەرێم و دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان نەیتوانی و فەشەلی هێناوە لەوەی کێشەدارایەکان چارەسەر بکە چ جای بتوانێت هەموو کێشەکان بکاتە پاکێجە بۆیە هەموو کێشەکانی کورد ئەگەر وەکو پاکێجە سیرکەین زۆر لە توانای ئەم دەسەڵاتە سیاسی کوردی ئێستا لە حکوومەتی هەرێم هەیە بتوانێت چارەسەریکە و بچووکترینیان کە شایستەدارایەکانە یاخۆت پرۆسەی نەوتە ناتوانێت چارەسەریکە بۆیە من ئەم حکوومەتە دەبینم زۆر بەکەمتر دەبینن لەوەی کە بتوانێت سەرجەم کێشەکان بە یەک پاکێج چارەسەرکە لەگەڵ حکوومەتی ناوەندە. بەڵێ سپاس بۆ محەممەد نەسرەدین هەڵسوڕاوی سکرتێری مەکۆی کەرکووک.